لێدوانی تونند و بەکارهێنانی زمانی هەڕەشە ئەو هۆکارانن کە بوونەتە هۆی ئاڵۆزبوونی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا. ئەوە بۆچوونی ژمارەیەک لە چالاکوانانی کۆمەڵی مەدەنی و ڕۆشنبیرانی 11 پارێزگای عێراق بوو کە لە کۆنفرانسێکدا باسییان لە چۆنەتی چارەسەرکردنی ئەو کێشانەی هەرێم و بەغدا دەکرد. چالاکوانێکی کۆمەڵی مەدەنیش دەڵێت بەکارهێنانی زمانی زبر و توند ڕەنگە کێشەکان ئاڵۆزتر بکات و هەڕەشەی سەربازیشی لێ بکەوێتەوە. هیچ دوور نییە ئەم هەڕەشانە ئەم شێوازی گوتارەی کە ڕۆژانە بەرەوە دەچێت لە دەستگاکانی ڕاگەاندن لە کۆڕ و کۆبوونەوەکان بگاتەوەی کە هێرش بکەنە سەر خەڵک چی سیڤیلی مەدەنی کە نەبڕیاری بەدەستە نەبڕیارەدا ممکنە تەنها توانای ئەوێ بێ ممارەسەی مافێک لەمە فەکەین. بۆیە ئێمە ئەو کۆمەڵ خەڵکە ئێستا کۆبوون تۆ لە 11 پارێزگای عێراق لە جنوب لە وەسەد لە هەرێمی کوردستان بەیەکەوە بە تەیفی جیاواز بە قەومیات و دینی جیاواز کار لەسەرەوە دەکەین کە کۆمەڵک ڕاستپاردەی بەرهەمبێنین لەو دیدارە بیگەینینە دەستی سیاسیەکانی هەرێمی کوردستان و بەغداش. ئەندامێکی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراقش دەڵێت بەکارهێنانی زمانی توند و وتاری هەڕەشە ئامێز بۆتە هۆی ئەوەی کە کێشەکانی هەرێمی کوردستان و بەغدا بگاتە ئەم ئاستە و قوڵتر ببێتەوە. هەر بۆیە گفتوگۆ و دیالۆگ باشترین ڕێگە چارەیە کە دەسەڵاتدارانی هەردوو لە پەنای بۆ بن بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوانیان. بخطاب متشنج أدى بالنتيجة إلى تفاقم الوضع وصعوبة. داوا دەکەین کە هێشتا کات درەنگی نەکردووە هەردوو لا گفتوگویەکی هێمنانە و بودنیانەرانە ئەنجام بدەن بۆ چارەسەرکردنی کێشەکان کەویش باشترین ڕێگە چارەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەردوولا. ئەگەر هەرێم ڕیفراندۆم ئەنجام دەدات ئەوە پێویستە بە لێگەیشتن بێدە نێوان هەرێم و بەغدا نەک لە چوارچەوەی هەڕەشەی توند و ئاڵۆزبوونی دۆخەکە ئەنجام درێت کە دواتر تەنها ملت دۆڕاوی یەکەم و دوایینش دەبێت لەو کێشانەدا. پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا تا دێت ئاڵۆزتر دەبێت بە تایبەتی دوای ئەوەی هەرێمی کوردستان بڕیاری ئەوەیدا کە لە 25 ئەیلولی ئەم ساڵدا ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان و ناوچە دابڕاوەکان ئەنجام داد کە بە دوایدا چەندین لێدوانی توند و ئاگرین لەلایەن لێپرساوانی باڵای هەردوو لاوەدرا و ئەوەش کێشەکانی قوڵتر کردەوە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.